منای منداڵەکەم بنێم ساندرێلا واتایەکەشم سێرج کردێ بەواتای خۆڵەمێشی بچووک دێ ئەو واتایەکەی جائیزە دەتوانم ئەو ناوەی لێ بنێم یان ناتوانم. ساندرێلا ئەفلان کارتۆنێ بوو بە مناڵی سیرمانە کرد. بەڵێ زۆر حەزم لەو ناوەیە ئەو دوای ئەوە سێکە خوشکەکەم دوای ئەوە خۆڵەمێش بۆچی مناڵەکەت خۆڵەمێش بێت. خۆڵەمێش شتێکە بە کەڵک نایە باشە شتێکی سوتاوە ستویەکە بە کەڵک نایە بڵاوە بێتەوە. دوای ئەوە شتێکی جوانیش نییە. اینجا سندرێلا ناوەکە زۆر زۆر درێژە دوو ڕۆژتر مناڵەکەی پێلەکەدارە بێ من ئەزانم باشە. اینجا والحاصل خۆی کە گەورە بێت من هەز ناکەم خۆشحاڵ بێ بەو ناوە. وەڵا حەزم بە ناوەکەی بوو ئیدی ئەم نازەمە ها سێرجم کرد گوتم زامە شتەتان یعنی هەر بە کچەکەت ببێ بە دکتۆر باشە. خەڵک پێڵێ با بڕین بۆ لای دکتۆرە سندرێلا باشە یانە بێ بە مامۆستا لەناو مەکتەب و لەناو قوتابخانەیە بانگێکن مامۆستا سندرێلا اینجا والحاصل کە ئەزان پاپایەکی وا هەیە لە جیلی خۆی و سەردەمی خۆیە کورە ئەڵێن ئەمە ئەم سندرێلایە بووە بە پاپایی یەکەی ئیتە والحاصل ڕەنگە کۆمەڵێ تەشخەرەی پێ بکەن خراپە. من خۆم بەڕاستی من ئەگە لە شوێنی ئەو کچە بم کە گەورە بم قبوڵی ناکەم. تا دەستەکان خۆش بەس کتێکی کەشم هەیە ناوی ستێلایە ئەویش یعنی ناوەکە ئینگلیزی ئەمریکیە باواتەی ئەستێرەی ئاسمانی دێ جائیزە ئەو ناوەیان ئەوە کێشەی تیان نیە خوشکە بەڕێزەکە مادام شتەکە مانایەکی خراپ نەدا بەدەستەوە کێشەیەکی تیان نیە. یاخوا پیرۆستان بێ خوا گەورە بەنازی دایک و باوک گەورەیان کە و ساڵحیان کە یا ڕەبی بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم حسنوا اسماءکم و اسماء آبائکم ئەبنائکم با ناوی خۆتان جوان بێ و ناوی مناڵەکانیشتان جوان بێت. حتما کە ئەم کەسە گەورە بێت یعنی ناو ئەساسە بۆ کەسایەتی مرۆڤ باشە. یعنی خەڵکێکە بووە ناوی مناڵەکەی یعنی ئەوەنە ناویکی ناشرین بووە کە گەورە بووە خۆی ڕۆیشتووە بۆ محکەمە و دادگاوەمانە ڕۆیشتووە ناوەکەی گۆڕیوە. یعنی ناوی ئەوەنە یعنی خەڵک هەبووە زای چۆنە حەز ناکەم ناوەکان بڵێم چکە ئەم ناوانە وجودی هەیە لە کۆمەڵگای خۆمانە. یعنی ناوەکە ئەوەنە ناشرین و قێزەونە باوەڕەتە بێت با من هەر ئەوە بڵێم من کچێکە بوو وەختی خۆی تەڵەبەمان بۆ زای ناوی چی بوو ناوی جنۆکە بوو جنۆکە. من ئەم باسی سەرەتای 2000ەکەم باشە مناڵەکە کچەکە ناوی جنۆکە بوو. یعنی داماوە ئەوەندە ئیتر والحاصل سەرزەنشتیان کرد لەسەر ئەو ناو خەڵک یانەوە جنۆکە و جنی و ئەمانە داماوە ڕووی ناوەکەی خۆی گۆڕی حل لە تەسکەرە و لە هەموو شوێنەکان گۆڕیتی. یعنی ئەمە زەمبی ئەم کچە چییە ئەم مناڵە چییە کە گەورە بووە ناوی جنۆکەیە ئەخامە زەمبی چییە بەڕاستی چ گوناحێکی هەیە کەواتە دایک و باوک بەرپرسن لە ناونانی مناڵ ئەبێ ناوێکی جوانی بۆ هەڵبژێریت. اینجا سندرێلاش بەڕاستی ناوێکی معقول نییە بۆ کوردەواری خۆمان ناشێ و دوورە لە چۆن بڵێ لە ئاکاری موسڵمان و ناوێکە بۆ کارکتەرێکی ئەفلامێکی کارتۆنی دروست کراوە و ناوەکەش زۆر زۆر درێژە. تەمەنا ئەکەم یعنی اعتیبار لە قسەکانم وەرگریت ئەگینا خۆ اختیاری و چی پێڵن ئازادیش لای خۆتە خۆت ئازادی چی ناوێکی نەی ناوی بنێ بەڵام من پێم باشە ئەو ناوە هەڵەبژێری بێت. تا دەستەکان خۆش زۆر سوپاس مامۆستا. خوشکەکەم بەخێر هاتی سەر چاوم بەخێر بێت.